سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بە بەرنمەیەکی تایبەتەوە هاتوونێتەوە خزمەتان کە سەبارەتە بە ئێدامەکانی ئەم دوانە کە لەلایەن کۆماری ئیسلامی و هۆکارەکانی. هەروەک خۆتان ئاگادارن لە ماوەی ئەم دوودەی دواییدا سزای ئێعدام لە چوار چێوەی بیزوڵاتی جیهاندا بەگشتی هەڵوەشاوەتەوە و لە هەندێک وڵاتیشدا حکمی ئێعدام ڕاگیراوە. بەڵام لە ئێران ئەم ڕەوتە پێچەوانەیە و ماشێنی ئێعدامی کۆماری ئیسلامی بۆ ساتێکیش نەوەستاوە. ئەم ڕژیمە بەهۆی نەوەستاندنی ماشێنی قەسڵ و ئێعدامەوە هەروە پلەی یەکەم لە ڕیزبەندی ئەو حکوومەت و دەوڵەتانەی بۆ خۆی پاراستۆکە سزای ئێعدامیان تێدا جێبەجێ دەکرێت. ئێمە لەم بەرنامەیەدا لەگەڵ میوانی بەڕێزمان خاتوو شیوا مەحموودی وتەبێژی کومیتەی خەبات بۆ ئازادی زیندانیانی سیاسی هەوڵ ئەدەین تێش بخەینە سەر کردارە توندتیژە وحشیانەکانی کۆماری ئیسلامی بە تایبەت ئێدامەکانی ئەم دوایانەی کە لەلایەن ئەم ڕژیمە جەنایەتکارەوە ئەنجام درراوە. خاتوو شیوا ئەم کاتت باش، زۆر سپاس بۆ ئەوەی کە داوەتی ئێمەتان قبول کرد و لەم بەرنامەیەدا بەشدار بوو. زۆر سپاس، منیش سلامەکەم لە ئێوە و لە بینەرانتان. زۆر سپاس بە خێراتنت پێ دەڵم. خاتوو شیوا با لێرەوە دەست پێ بکەین. ئاگادارن ڕژیم تا دێت زیاتر سیمای وحشیگەری خۆی نیشانەدات. لەم ڕۆژانەی دواییدا هەم دیسان کۆمەڵێک لە لاوانی کۆمەلگای ئێرانی بەبیانووی جۆراوجۆر ئێعدام کردووە. دەست وەشاندنی ڕژیم بەم شێوەیە بێباکانە چی دەگەێنێت بەڕایەوە؟ خب وەختێ تمشایەکەی شاید یەکێ پیوا بێژێ چون لە قودرەتایە و ئەحساسی قودرەتەکەن بۆیە هێشتا ئێدامەکەن. ولی بە نەزەری من دقیقاً لە ترسیانایە. هیچ دەوڵەتێک هیچ حکوومەتێ ئەگەر نەترسێ لە خەڵکەکەی لە ئێترازەکان نەترسێ دەست نابێ ئێدام. ئێوە ئشارەتان کرد لە کشوەرهایەکی زۆرە ئێدام لە بین چووە، لاغویان کردێتەوە، هیچ کەسێکی ئێدام ناکریە. زۆر لەم کشوەرانە ئیسە من ناژمەم کشوەرانە گشتی هەچی شتیانە تەکمێڵە، بەڵام زۆر لەم کشوەرانە دێن ڕێگە پێیاکەن بۆ شتێ، مەسەڵەن حتا بە مەوادی مخەدر و غەیراگە دێن ڕێگەی پێیاکەن و لەو ڕێگەوە کارەکەن تاوەکە بنیامەکە لە بین بوون. ولی ئێمە لە شەرایەتی کاتمشاکەین جمهوری ئیسلامی لە ڕۆژی ئەوەڵۆ کە هاتە سەرکار بە یەک معنی کاری ئێدام بوو، چ لە ئێدامی ئەو کەسانەی وەسەرانی ڕژیمی شابوون، چ دوای ئەوە بە تایبەت ئێدامی چەپەکان مجاهدەکان دەستی کرد بە ئێدام. یعنی ئێدام تەنها شتێکە کە توانیەتی تائیسە هەروە بەرەو بیواتە بەرەوە. یەک شیشمان بیر نەچێ کە ئێدامی بە قۆڵ خۆی کەسانە کە مخالفن جزوی ئیدۆلۆژیانە لە ئیسلامە. ئێوە ئەگەر مخالفی ئیسلام قسەکەن بە هەر تەریقێک ئەبێ لە بین چن، ئەبێ بکوژرن و دەرنەتیجە ئیدۆلۆژیکەن و هەروە تاکتیکەن شتێکە کە هەمیشە جمهوری ئیسلامی بەکاری بردە. و لە من پێم وایە بە تایبەت وەختی تمشاکە دوای 44 ساڵ هێشتا خەڵک خەریکە ئێترازەکە، بە تایبەت ئێمە لە جەریانی ئینقلابی ژن ئازادیین و نەیتوانیە هیچێک لە بین بووە مجددەن خەریکەوە تکرارەکات و ولی ئیسە قسەی لەسەراکەن ولی بەڕاستیایە ئەو تاسیرە هەیە کە لە دەهەی 60 بووی یانە. ولی متاسفانەم ئێدامانە سوورەتە گرێ و ئیسە خەریکە بە ئەشکالێکی مختلف ئەوەکە تحتی ناوی مختلف ڕسمە ناوی لێ ناوات بێژێ ئەم کەسە لە خیابانە بووە بۆیە ئێدام یەکەین. تەبەن بەخاتر فشاری داخل بەخاتر فشاری بینومەلەلی ئیسە شتایەکی تری دروست کردە بۆ یەکە گیانی ئەم جوانانە بگرێت. بەڵێ خاتوو شیوا خۆتان ئاماژتان پێدا زیاتر هێرشی کۆماری ئیسلامی هێرشەکەی زۆرتر ڕوو لە لاوان و کەسانی بەرچاو هەڵکەوتەی نێ و ڕیزی ناڕزایەتی و خۆپیشاندانەکانە ئەگەر هەمومان کە دەیبینین. بەڕای ئێوە سەرچاوی ئەم قین و تووڕێیەی لە خەڵک کۆماری ئیسلامی بەگشتی بە تایبەت لە لاوان لەبەر چییە؟ خب ئەزانەیە کە بە تۆر واقعی خەڵک جمهوری ئیسلامیان گەرەک نابێت هەتا لە ڕۆژی ئەوڵە گەرەکیانە بۆ بەتایبەت ئێوەت مشای کوردستانەکەن ئەسەن لە ڕۆژی ئەوڵۆ حتا لەگەڵ جمهوری ئیسلامیە شەڕیان کردەوە حازر نەبوون قبولیکەن. وحشەتێکی هەیە کە ئەزانەیە کە ئەگەر ئەم کارە نەکا ئەگەر ئەم ئێدام و سەرکوبانە نەکا لە ئەرزی 24 ساعتە لە بینەچێت هەرچەنەوە ناتوانێت ئیدامە پەیاکە. بزانە نێوە هەروە فکرکەنەوە زمانێکە جمهوری ئیسلامی بە یەک معنی ئینقلابی دزی و هاتە سەرکار ئەگەر ئەو ئێدامانە نەکریایە ئایا بە نەزەرەوە واقعاً ئێمە ئایسە دانیشتین لەسەر
ڕژیم قسەمانە کرد بەرەزە من وانە دەهەی شەس کارێکی کرد کە ڕعب و وەحشەتێکی ئیجاد کرد لە ناو جامعە وە تەوەسوتی ئێدام لە وەختە لە تای 3 هەفتە چەندین هەزار نەفەر زندانی سیاسی ئێدام کرد ئەمە پەیامێکی زۆر گەورە بوو بە جامعەکە دەنگ تادنێت بێ ئەتان کوژم ولی ئەم شتە تاغیری کرد نەسلێتر هاتە بەرەوە بەنەزەر منایزە وەحشەتی ئەوەیە کە ئەم نەسلی جەدیدە هیچ ترس ناناسێ ئێمە ئەزانین لە جەریانی ئەو بازداشتانە خودی بازجوەکان دەنگیان دەراتوو ئەیانوت ئەمانە ئەسڵ حاڵیان ناوێ ئەمە چێژین و وەحشەتێکی زۆریانێ لەو شتە بڵێ خاتوشیوە بە شێوەیەک دەبیندرێت جێگای شاکی و تاوانبار گۆڕدراوە ڕژیمی جنایەتکار خەریکە خەڵکی مافواز و شاکی لە بارودۆخی مەوجود دەباتە بەردەم دادگا زیندان و ئەشکەنجیان ئەدات و ئەعدامیان دەکات واتە تاوانبار خەریکە شاکی دادگایی سزادات ئێوەم بابەتە چۆنە بینن دقیقاً وایە ئایسە کەسێک کە بێ محاکمە بکریە خودی هەرو دەوڵەتەیە وا لەسەر کارە ئێوە مەسەلەن تمشای چونەم ئێدامانەکە قسەی لەکەین فقط ئێدامی زندانیانی سیاسی نییە ئێدامی جوانانێکە کە معتاد کریان و ئیسە ئێدامیانەکەن کێ بەڕاستی خەریکەم هەوت مخدر واردی ئێرانەکات و ئێشاعەیە کێ خەریکەم کاراناکە دیارە سپای پاسداران و بەخشهای تری جمهوری ئیسلامیە و کارەکە وەلێ چیەکە دێت ئەو کەسانەی کە خۆیان قوربانین ئەوانە لە بینەوە بۆ ئەوەی کە جەنایەتی خۆی لە واقع سەرپوشیکە ئایسێ و وەختێک کە تمشاکەن زۆر دیارە مەسخەرەیە ئەزانم ئێمە لە ساڵگەردی ئابانینەوە هەشتا هەر ئەو وەختە ئەیوت کە ئەگەی وە شکایەتێکتان هەیە بێن بە ئێمە بێژن وەلێ هەر دەحفە کە هەر کام لەم خانەوادانە ڕۆیشتە شکایەتێکی کردە دەستگیریان کردە شکنجەیان کردە و حکمیان پێدا دەرەچە هەروە کە ئێوەژن واقعاً کەسێک کە ئەشە محاکمە کریە خۆی خەریکە حکومات ئەمە هەروە بۆ پەروازی ئۆکراینیش بوو دادگایەکی تشکیلدا و ئەخەت چۆن نتوانێت دادگای تشکیل بدرێ تەوەسوتی خودی کەسانێکە ئەو جەنایەتیان کردە خاتوشیوە هەروە خۆشتان دەزانن ڕژیم بە درێژایی تەمەنی پڕ لە تاوانی بەردەوام کۆمەڵێک لە خەڵکی ئێرانی بە بیانووی جیاواز گرتووە حکمی دژی ئینسانی ئەعدامی بەسەردا سەپاندون و ماوەیەکی زۆر لە گرتوخانەدا ڕایگرتوون بۆ کاتی خۆی وە لە قۆناغی جۆر بە جۆردا بۆ چاوترسێنکردنی کۆمەلگا هەرە و جۆرەی کە بۆ خۆت لە سەرەتادا ئاماژەشت پێدا هەر ئەمە وەک دەستی داوەتە ئێدامکردنیان بەڕێستان ڕاتان لەسەرم بابەتە چییە؟ خوب بەڵێ دقیقاً بۆ ئەوەی کە بتوانێ جاما کۆنتترۆلکە ینی فکرەکات و کۆنتترۆلیەکە دقیقاً ئەو کارەی کردە دەستگیری های وەسی من گەرەکمە ئیشارەکەم بە هەرم ئەنقلابی ژنجیان ئازادیە یەک تاکتیکی کە جمهوری ئیسلامی بەکار بر کە بە نەزەر من بە تەجروبەی من بێ سابقە بوو دەستگیریەکی فەلەیی وەسیعی بخستەڕێکە بە جۆرێکە تبقی ئامارێکی مەومان شتێک حدەئەقل 6,000 نەفەری دەستگیر کردو کارێکی کرد ئەم دەحبە هەر کەسێ کە حتا نهاتووە تەزاوراتەکە ولی جمهوری ئیسلامی فکریە کرد و شاید بێ ڕۆشتن دەستگیریان کردن تەواوی ئەو فعالینانە کە قبلەن زندانی بوون هاتن دەستگیریان کردن یعنی ئەمە تاکتیکێکی جەدیدیانەکە ئابۆ جۆرە هێرشەوەن کە بتوانن حملەیەکی وەسیعکەن کە بەر لەو تەزاوراتانە بگرن هەرایسە وەختت مشاکەم بە ساڵگەری ئابان و نزیکەوین لە چەند مانگ بەر لەمەوە جمهوری ئیسلامی مرتبەن خەریکە خانەوادەکان تحتی فشار دیانێ مرتبەن دەستگیریانەکە ئەحساریانەکە هەر ئیمڕۆ تعدادێ تریان لە فعالین ئەحسار کردە دەستگیریان کردن یعنی ئابە و سەبکە ئەروە ئەمە فقط وەحشەتێکی ئەمیقی نیشانە کە ئەبێ چوارچوها و موازب بێ دووربینی دانا حملەی کرد 76 مناڵی کوشت ئەم گشتە بنیامەی دەستگیر کرد هێشتا شتێک نەبوو ئەبینی کە ساڵگەردی قەتڵی ژینە مەسا ئەمینی چۆن دووبارە خەڵک هاتن تەزاوراتیان کرد چۆن ژنەکان هێشتا بە بێحجابی خەریکن ئێترازەکەن و هیچ ڕێگەیەکی نییە زای وەختێک هەیە دەوڵەتێک ها لەسەر کار کە هیچ ڕێگەیەکی نییە غەیرەزگرتن و ئەویشە کار ناکە لە وەحشەتێکی زۆریاکە هەیە وەلێ متاسفانە لەم ناوە تەبعاً تعدادی ئێدامەکردن من پێم خۆش یەکشیش ئشارەکەم ئێمە هەمیشە وەختێ یەکێک ئێدامەکردە ناوی لێ ئەوەین لە بیرمان نەچێتەوە کەسانێک کرد کە ساڵها لە زندان بە حکمی ئەدامەوە
ئەو کەسانە هەر شەو بە کابوسی ئەدام و زندگیەکەن و بەو شکنجەوە ئەوەنە سەرەوە و بەشێکی تری ئەوانەیە وە بە مەحرومیەت لە دارو ئەکوژن کە ئێدامی خاموشە و بەو جۆرە ئێدامیانەکەن ڕسمەرە ئێدامیان ناکەن دەنەچی واقعاً فاجعەیەکی بێنەهایەت لە زیندانەکانایە. بەڵێ خاتوشی وابالم بەشە لە بەرنامەکەماندا پێمان باشە ئەگەر ئێوە ئامارێکتان لە ئێدامەکانی چەند مانگی ڕابردوودا لە بەردەستا هەیە ئەتوانن بۆ ئێمەش و بۆ بینەرانیشی باسکەی؟ حتمما خب متاسفانە ئامارەکان مرتبەن خەریکە ئەچێتە سەرەوە هەر ئایسە لە بەلوچستان کە زۆرترین ئەدامەکان سوورەتەگرێ ئەلبەتە من یەک شتێژم وەختێکە لە مورد ئامار و قسەکەین ئەمە ئاماری ئێلام شدەیە تعدادێکی زۆر ئێدامە بن کە مەخفیانەیە و هیچ کەسیش نازانێت بە خانەوادەکانیشانە ترسن و دە نەتیجە ئێوە مەسەلەن کەمپینی فعالینی بەلوچ لیستێکە ئێلامیان کردە کە 182 نەفەرۆ واقع لە تولی چەند مانگی گذشتا ئێدام کریان کە 3 نەفەری تەبای خارجی بوون یعنی ئەفغانستانی بوون لە واقع بازم ئامارە تری هەیە لە مهری پارەکەەوە هەتا ئایسا 659 نەفەر ئێدام کریە کە بە قەوڵێک 24% زۆرترە لە میزانێکە ساڵیانی قبلەوە بوو یعنی تمشاعەکەن کەم نییە حتا ئەو تعدادیشە کە ئێلامەکەن بێحەد زۆرە یەک شتی تریش کە بەکارەوەن هەمیشە ئەمە دەتەیشە هەر بۆ شکلە بوو ئێلامەکەن کە کەسێکیان بردە بۆ سلولی ئینفرادی بۆ ئێدام شاکەم زان چەنە ئێترار لەسەری سوورەتەگرێ ئەم 659 نەفەرەکە من خمەتان عەرز دەکەم تعدادێکی ئەنگوش شماری ناویان بووە و خەڵکە ئێترازی کردە زۆری ئێدام کریان و دوای ئێدام ئێمە متاسفانە زانیمانە دەنەچی وەختی و ڕقەمەتم شاکەن کە 24% زۆرتر بووە ئەتوانن بزانن ڕژیمەکە وحشیتر و وحشیترەوە ساڵێتر ئەگەر لەسەر کار بێ ممکنە میزانە 50% زۆرتر بێ. خاتوشیوە ئامانجی کردارە وحشیگەرانەکانی ڕژیمی ئیسلامی ئێران زیاتر هەروەک خۆشتان باستان کرد بە ئامانجی کبکردنەوە و بەرگرتن بە گەشەکردنی زیاتری ئەم ئێعترازات و ناڕزاتی بە تایبەت شۆڕشی ژنجیان ئازادیە بەڕێستان داهاتووی ئەم بزوتنەوەی چۆن دەبینن سەرڕای ئەم وحشیگەرانی کە کۆماری ئیسلامی دیکە ئەزانی من وەختێ فکرەکەمەوە بە وحشیگەری جمهوری ئیسلامی من پێم وایە لە دەهەی 60 من بۆیە ئەرەوەیژم چۆ خۆشم زندانی و دەورە بووم واقعاً وحشیگەریەکێ کردی بێ سابقە بوو لە حاڵەکە دنیا نەیەزانی ئیسە وەختێکە یەک نەفەر ئێدامەکری یا شکنجەکریە دیارە شەبەکەی سوشیال میدیا هەیە و ئەمانە ئەزان ئەو وەختە لەو فەزا ئەو جەنایەتانە کریە ئەو شکنجانە کریە من پرسیارمەوەیە کە ئەگەر ئەو وحشیگەریانە قرار بوو تەسیرێکی بێ لە جامعە ئێمە ئینقلابی ژنجیان ئازادیمان نابوو ئێمە دیمان دوای ئەو وحشیگەری 44 ساڵە ئینقلابی ژنجیان ئازادی بە واقعاً شجاعەتێکی تەحسین بەرەنگیز و هاتە بەرەوە یعنی ئەسڵەن بۆ هەر کەسێ حتا خۆمان تمشای ئەو جوانانەمانەکرد کە چۆنە ڕۆنە بەرەو گولانەوە هێشتا خەریکردنی ئێعترازەکان مهم بوو هەر ئەمە بە نەزەر من ئەشێ کافی بێ کە پێمان بێژێ ئەم ئینقلابی ژنجیان ئازادیە کە بە نەزەر من لە هەر لەو ساڵانەی ئەوڵی ئینقلاب و دەستی پێکرد وردە خۆی ئالەم شکڵانشان بە ناتوانێت خاموش بێ بە هیچ عنوان خاموش بێ هەرچی کەس انتظاری بوو لە ساڵگەڵی قەتلی ژینا هیچ کەس نەیەتە دەرەوە لە حەڵەکە دیمان نا ئێعتساب بوو تەظاهرات بوو لە زۆر لە شارەکان ئیسە شاید لەو حەجمە گەورانە بوو بۆنەوە بە نەزەر من ئەمە ئینقلابێکە خاموش ناکریە ئێمە لەگەڵ کەسانێکە لە ئێرتباتان کە چاویان لە دەستا شکنجە کریان پیان تەجاوز کریان وەرە ئێژن ئێمە دەست لە مبارزە هەڵ ناکرین ئیدامەیان یعنی ئەو وحشیگەریە ئیسە بە جێگەوەی کە خەڵک سکوتکە خەڵک تووڕەترە کاتۆ خەڵک تووڕەترە کاتەوە و ئەو تووڕەیە بە ئەفسوردگی تەبدیلا بە دیارە خەڵک ئەفسوردگی شەگرن وەلێ بە شعلەیەک تەبدیلە بێ کە هەرچی زۆرتر بێنە بەرەو بێژن کە هیچ ڕێگەکمانی غیرە زەوەی کە جمهوری ئیسلامی گوت چون ئیمڕۆ مناڵی یەکێترە سبحان مناڵیەوەیە بەوت مهمیش نییە ئەوە سیاسینین لە تەظاهراتە هەنیانین مەگە کیانی پیرفەلک بەگە و مناڵانە لە تەظاهراتە بوون کوشتیانیان ئەوە توانێ هەر کەسێ بێت ژینا توانێ هەر کەسێ بێ ئارمیتا توانێ هەر کەسێ بێت زۆر باشە خاتوشیوە با من پرسیارێکیش بکەم ئێوە وەکو وتەبێژی ئەم کمیتەی کە دانراوە و کار دەکەن ئەرکی ئێوە دیارە مشخصە
یەکێک لە ئەرکەکان کەوتوتە سەرشانی ئێوە لە دەروی وڵات تا ئێستا چۆن چۆتە پێش هیچ دەستکەوتێک بووە چون بارحاڵ لە دەروی وڵاتیش ئەرکایەکەیە لەسەر هەموو ئینسانایەکی ئازادی خواست بۆ ئەوەی کە دەنگی هەموو بنەماڵەی زیندانیان بە تایبەت خودی زیندانیان بن دەکرێت لەسەر ئەمەش کەمێک قسە و باسمان بۆ بکەیت. بەڵێ ئێمە ئەم کۆمیتەی زیندانیانی سیاسیە 17 ساڵە خەریکە کارەکە لە ڕۆژی ئەوڵێک کۆشایەت کەمتر تەشەکولێ لەسەر زیندانیانی سیاسی کارەکرد ئێمە ئەو ئەحدەمان لەگەڵ خۆمانە بەسکە ئەبێ دەنگی زیندانیانی سیاسی و خانەوادەکانیانە بین چێ هەر ئەو وەختە بەر لەمەوە کە ئەم بەستڵا تاوافقاتی ئەتۆمی و ئەمانە بێت لەگەڵ اتحادیە ئوروپا لەگەڵ شوێنەکانی مختلف جە لە سەماندانە فشارمان ئەهاور بۆ ئەوی کە زیندانی ئازادی زیندانی سیاسی پی دەرمان و دەوا بدریە ئازاد بکریە یعنی لەو ڕۆژی لە 17 ساڵ بەلەمەوە هەتا ئائیسا هەر لەحزە هەرو کارەماگرەوە کۆمەکی کردە تۆ بیرکەرەوە زمانێکە شاید زۆر ناوی زیندانی سیاسیان نابر ئیسە فەرقەکە لە ئینقلابی ژنجیان ئازادیە تۆ لە هەر کەسێک لە کشوەرەکانی ترپرسی ئەزانن وەزیەت ئێران چۆنە وەێ ئەو وەختە زۆر کەس نەیانەزانی ئێمە ئەشا قانە ئەمان کردایەتن کە ئائیسە لە زیندانیەکان لە زیندانە چیە کێشن خانەوادەکان بە جرمیەوەی کە دفاعەکەن لە مناڵەکانیان خەریکن زیندانیە کردیان و زۆر و هەر ئەو سابقە کۆمەکی کردە کە ئێمە بتوانین بە تەشەکلی معتەبەرێ تەبدیل بین هەر ئایسە کارهایەکە کردمانە لەم جریانی ئینقلابی ژنجیان ئازادیە یەکێ لەو شتانە گزارش لەسەر مناڵهایەک بوون کە دەستگیر کردیان هەرایسە لە حاڵی دروستکردنی گزارشەکان لەسەر زندانیانێکە شکنجەی دارویی کریان بۆ معنی بە لە زندانە بە زۆر دەوایان پێدان تەزریقیان پێکردن و من هەرا لەم فرسەتەی ئسفادە کە مواقعان لە بینەرەکانتان گرەک پێ هەر کەسێکە لە زندانە ئەو تەجروبەی بووە لەگەڵی ما تەماس کرێ ئێمە ئەبێ بتوانین ئەم ئەسنادە بنینە اختیاری کۆمیتەی حقیقەتیابی سازمانە ملل تەواو ئەمانەیە کە لەسەریە کۆ ئەبێنەوە کە بتوانین هەمبەستگیەکی جەهانی بە وجود بێرین و ئەم دەوڵەتانە وادار بە عەکس العەمەڵکەین. چۆن تا ئێستا چ کاردانەوەیەکیان بووە خاتوش شیوە لە دەروی وڵات؟ من یەک نمونەتان بۆ ئێرمەوە بزانە ئێمە لە ساڵی 2012 وەختێکە دووسێ گزارشمان هەر ئەو وەختەکە ێژم هیچ دەنگێکیش نەبوو لە سەتحی دنیا هەرە وەختەوە ئێمە گزارشاتێکمان گر لەوەی کە لە زیندانی ڕەجای شەر بە زیندانیەکان دەوا و دەرمانان ئێمە چوو ملاقاتمان کرد لەگەڵ اتحادیە ئوروپا بەخشی خارجی و چەند سەفحە گزارش کە لە زیندان و پێمان گەیشت و ئێرا ئەماندا هەر ئەو وەختە چون وەختە هێشتا و تەوافقاتانیان نەبوو بە تەواوی نمایندەکانیان لە کشوەرهای مختلفیان ود و فشاریان هاور و دوای ئەوە جوابێک ئێمە لە زیندانیەکانە ئەمانگەر کە حتا بە تۆر موەقەتیش بووە پیان داوا و دەرمان و ئەم جۆرەشتانە داون و مەوردی تری کەمپەینهایەکی تەکیەکە ڕێمان خستە بۆ ئەوەی کە کەسانەکە ئازاد بن مثلا وەک بەهنامەیە پرایمزادە وەک زۆری تر کە لە زیندانە بوون یا کەسانێکە دوو تابعیەتی بوون وەک کارزارهایەکە بۆمان ڕێخستە یعنی ئێمە چۆن کۆمەکی کردە بۆ ئەوەی کە وەختی ئێمە من معتەقد نیم کە دەوڵەتەکان بدڵسۆزی و کۆمەکی خەڵکەکەن من معتەقدم خەڵکی ئەو جامعەن کە کۆمەکەکەن وەلێ شارێکە بۆ ئەم دەوڵەتانە ئێرین باعثەوەیەکە مەجبور بن بەخاطر شۆهرەتی خۆشیان بووە مەجبور بن بۆ جمهوری ئیسلامی فشار بێنن بۆ ئازادی زیندانیانی سیاسی بۆ تایسە زۆر کەمپەینی موافقمان بووە کە هەرایسە و زیندانیانە هان لە دەرۆن و ئازاد کردیان وەلێ ئێمە دائمیە و مرتبە نەشەی سوورەت گیریە بەخشێکی کاری ئێمە ئەوەیە کە ئومید بین ببین بێژین ناوێ ناومید بن چون جمهوری ئیسلامی گەرەکی ئێمە ناومید بین و ئێمە شێ ئێدامە بین تا زمانێکی زیندانی سیاسیە لە ناو زیندانێنە یعنی جمهوری ئیسلامی سەر نەبوون بێ. بەڵێ خۆتان ئاماژتان پێدا هەویستمە پرسیارە شکەم دیارە ئەم کەمپەینانە هەروە بەردەوام بۆ بەتایبەت لەلایەن ئەو کمیتەی خۆتانەوە خاتوشیوە پێتان وانە دەبێت ئەم کەمپەینانە واکسوێنانی کە تا ئێستا بەڕێوە چووە زیاتر بێت؟ دقیقاً وایە و من شتێکە زۆر پێی معتەقدم ئەبێ گشتمان بە یەک کارکەین ئێمە یەکێ لەو کەمپەینانە کە ساڵی 2010 فراخانماندا یعنی تقریبا 12 ساڵ بەلەمە کەمپەینی ڕۆژی جەهانی زیندانیانی سیاسی بوو کە خودی تەشەکلی ئێوە بەشدار بوو ئیتفاقا لەو ڕۆژە و دا نەتیجە زۆر 50 تەشەکلی تر بەشدار بوون کە بتوانین دەنگی زیندانیانی سیاسی بەرزۆکن من زۆر ئێتقادمەوەیە کە بەیەکۆ لەسەر مەسەلەی زیندانیانی سیاسی بە تایبەت ئێمە گشتمان ئەتوانین جیالەوەی کە چه ئیدۆلۆژیەکمانێ چه خەتێکمانێ ئەتوانین بە یەکۆ کارکەین چونەمە ئینسانیە ئەمە ئینسانیەتە ئینسانیەت ئیدۆلۆژی ناناسێ
بە نظر من ئایسە کەمپین هایەکی زۆر هەیە هەر ئایسە ئێمە خۆمان لەسەر مەسلەی شکنجەی دارویە کارەکەین کە شتێ جەدیدە و زۆر کەس قسەی لێ ناکا فقط خەبەرەکان لێرا و لەبێ وەلێ شتێکە ئێمە تاقیقمان کردە لە توولی 1 ساڵی گوزەشتە دانی بە زۆری دەواهای ڕەوانگەردان بە زندانیەکان بێحەد زۆر بووە تعدادێ دەستیاندا بە خۆدکۆشی یا ئەدعایان کردە خۆدکۆشییان کردە لە حاڵەکە لە زیندانە دارویان پێداین ئەمە کەمپێنێکە کایسە لەسەری کارەکەین وە هەر تەشەکل و سازمان و فەردێ ارتباط و ئیمکاناتی خۆی هەیە ئێوە مجسم کە ئێمە تەواوی ئەمانەکەین بە یەکێ من ئایسە لەگەڵ کۆمیتەی حەقیقەتیابی سازمان ملەلا مرەتەب لە تەماسام کە ئەم شتانەمان بۆ ناردن و ئەمە دقیقا لە هاوکاری لەگەڵ تعدادێکی زۆر لەگەڵ فعالینایە من پێم وایە ماتوانین بە یەک و کارکەین کە دەنگی ئەو جوانە بگەێنین بە هزار ئومید و ئارەزووە و ڕۆیشتە بۆ تەزاهورات ئیسە چاوی لە دەستا نیازی هەیە ئەماڵکە پوڵی نییە لە وەزیەتێکی خراوە خۆی داشاردە لە ئێرانە ئەمە مەسئولیەتی بە نظر من گشتمانە بەڵێ خاتوشیوە یەکێک لە دەستکەوتەکانی شۆڕشی ژینا شۆڕشی ژن ژیان ئازادیەوەی کە ئێستا لە چاو ساڵانی پێشووتر دەوڵەتان لە هەموو دنیا زۆر زیاتر تەرکیزیان خسۆتە سەر کۆمەلگای ئێران و هەموو ئەبینن ئەم هەڵسوکەوت و ڕەفتارە وەحشیگەرانی کە کۆماری ئیسلامی بە خەڵکەکەی دەکات بۆیە من پرسیارەکەمەوە بووە دەبێت چی بکرێت بە تایبەت لە دەرەوەی وڵات دیارە ئەگەر ئەم کەمپینانە ئەم ئاکسیۆنانە بە زیاتر پەرە پێبدرێ حتمما کاردانەوەکانیش باشتر دەبێت ڕایەوە نیە؟ بەڵێ دەقیقەن وایە ئەوەڵەن یەکشت بێژم زۆر ئێترازاتی خیابانی خەڵک لە ئێرانە باعثەوێ کە ئەم دەوڵەتانە چاوی نەبەسن ئێمە هەر ئەو اتحادی ئەوروپا مشخصن بەخشی خارجی کە سوخەنگۆکەی هەموو جۆزف بۆرەلە ئەمە کەسێکە کە ئەسەنگەرەکی نیە سوپای پاسداران خاصە سەر لیستی تەرۆریستی و کامەڵەن ئەسڵەن هیچ تەوەجۆیەکی ناکرد وەلێ لە چه مەسەلەی ئابانی 98 ولا چه ئەم دەورە مەجبور بوو کە ئەکسۆل ئەمەڵ نشان بە زۆری ترای سێمە تعدادێکی زۆر ئازای پارلەمان هەمان هەیە کە کەفاڵەتی سیاسی زندانیانی سیاسیان گرتە و وەختێک کە تمشا ئەکەن تەواوی ئەمانە نەتیجەی کاری گشتمانەکە توانیمانە ئەو فشارە بێرین و ئەگەر ئەو فشارە نێرین بە نظری من ئەمانە ڕاحەت ئەچنەوە ئێمە چەند هەفتە بەر لەوە دیمان کە چۆن جمهوری ئیسلامیان نمایندەکەیان کرد بە ڕئیسی فۆرۆمی شۆرای حقوق بەشەری سازمانی ملل لە حاڵێکە لە توولی انقلابی ژنجیان ئازادیە مەجبور بوون جمهوری ئیسلامی لەسەر کۆمیسیۆنی حەقی ژن لاوەنە ئیخراجی کەن ئێوە تمشاکەن لە وەقا وەک تەوازنخۆوایە هەتا ئێمە زۆرتر فشار بێرین نێڵین چاویان بەسن مەجبور نەوکارەکەن خۆیان وجدانیان نییە وجدانیەوان پوڵە ئێمە ئەبێ فشار بێرین و بیم بە دەنگی ئەم زندانیانە و خانەوادەکانیان و من پێم وایە شخصەن هەر تەشەکولێ هەر حزبێکی سیاسیش هەرچی ناوی خۆی ئەنێ ئەتوانێ ئەو کارەکە وەلێ یەک شتێکە من پێم وایە زۆر مؤثرە لە توولی تەجربەیە ما سابتی کردە ئێمە ئەبێ مەسلەی ئێران کەین بە مەسلەی خەڵکی سوئێت خەڵکی ئینگلیس خەڵکی کانادا کە بزانن بدون جمهوری ئیسلامی زندگی ئەوانیش ئەمنترە بێت بەڵێ بێگومان هەروە خاتوشیوە ئەرکی خەڵک ئەرکی هەڵسوڕاوانی مەدەنی بە تایبەت ئینسانە ئازادی خوازەکان چ ئەرکێکیان هەیە بۆ ئەوەی کە بەربەم دەستوەشانەی کە بێباکانە گرتوویەتە پێش کۆماری ئیسلامی ئاوا دەگرێت دەکوژێەوە ئەعدام دەکات دەبێت چی بکەن بۆی کە بەربەمە بگیردرێت من زۆر معتەقد بەو کەلیمەی بێباکانە نیم بەنظر من جمهوری ئیسلامی ئەسڵەن بێباکانە و کارانەکە بە ترس و لەرز و دەسەوە چۆن نەفەرێ دامەکە ولی حتا ئەویشە زۆرە ئایسێمە لە کۆمیتەی زندانیانی سیاسیە هەر هەفتە لەسەر وبسایتەکە لیستی ئەوانەی وە لە پارەکەەوە مەحکوم بەیەدام بوون مرەتەبەن خەریگین منتەشەرەکەین هەرچی هەفتەیە و وەختی کە تمشاعەکەی تعدادێکیان ئەمان مەجبور وەلا بکەن ولی من نکتەمەوەیە ئەمە نییە کە بێژین بڕێگە ئەترازەکەین جمهوری ئیسلامی سانە ئێدام ناکە جمهوری ئیسلامی جەنایەتکارە کاری ئێدامە ئێمە چاو بووینە ئەولاوە ئەو 3 نەفەری ئێدام کردە 3 نەفەری لەژێر شکەنجا کوشتە چون فقط ئێدامی ڕسمی نییە ئایسە کارێکەکە زندانی شکەنجەکە تا مەجبور یەکا بە ئێتراف بە جرمێکا کە نەیکردە و دوایەوە ئێدامێکە بۆی کە تەوجیهیکە یا ئێژێ ئەو کەسە فلان بەسیجی کوشتە ئالەم شتانە یعنی منزورمەیە کە فعالین لە ئێرانە خەڵک لە ئێرانە چون من پێم وایە وەزعیت لەگەڵ 2 ساڵ بەلەما فەرقی کردە ئایسە خەڵک هەر کامێکیان خۆیان فعالینن فەرقی ئەوەیە هەر خانەوادەیەکی دادخا خۆیان فعالینن بۆ بوونەوە ئایسە
ئەبێ ئێمە ئەو نە ئێتراز عەلەیهی ئێدام بۆ ئازادی زندانیانی سیاسی هەر ڕۆژەکەین کە جمهوری ئیسلامی بزانێ بە مەحسیەوەی کە دەنگی ئێدام بێ ئێترازات زۆرە بێت لەوە ئەترسێ جمهوری ئیسلامی وەلێ وەختم مرتبەن ئەم ئەخبارە دێ ئەگە بێڵێن عادی بێت و ئێدامەکان ئەمە بە شدت خەتەرناکە لەبیرتانە زمانی انقلابی ژیان ئازادی زندانیەکانە یانوت خەڵک بێنە خیابان ئەگە نێنێمە ئەکوژن ئەمە پەیامی زندانیانی سیاسی بوو ئائیسە فکر نەکەینەوە کە چون برێ تعداد زۆر لەو زندانیانە سیاسیە حکمی ئەدامیان نیە پس مەحفوظن هەر لەحزە ئەمانە ئەتوانن جۆرمسازی کەن بەڵێ سناریۆ سازیەکانی بۆ دەکات دەکەن یعنی منزورمێکە ئەگەر لە منە پرسن منێژم ئەبێ ئەمە ئێترازم مرتب کریەوە ئێترازێکە ئەکریە سەر شەبەکەی اجتماعی زۆر عالیە هەشتەگ عالیە بوون لە خیابانەوە ئێتساب هەر ئایسە بازنشستەکان و معلمان مرتبان ئێترازیانەیە شعاری ئازادی زندانیانی سیاسی ئەشە یەکێ لەوانە بێت جمهوری ئیسلامی یەک قەلعەی هەیە کە مرتب خەڵکەوا دەبێ ئێمە ئەبێ لەوەی لێسێنین ئێمە ئایسە ساڵگەردی ئابانە 24 و 25 و 26 ئابان پارەکە ئێتساباتێ وەسی بوو ئیمساڵیشەوە بێ کە جمهوری ئیسلامی لە دەستیا بێ ئەمە انقلابە نەچۆتە دووەوە و بەنەزەر من بۆ ئەوەی کە ئێدامەکان متوەقف بکەین هیچ شتێکیان یە غەیر ئەز ئێترازکردن زۆر باشە خاتوشیوە من پرسیارێکم نییە خۆتان لە کۆتاییدا ئەگەر دەتانەوێت ئاماژە بە شتێکی ترکن فەرموو من فقط گەرەکمە یەک نکتە بێژم من داوا ئەکەم لەو عەزیزانەی وا دەنگی منە بیسن هەروەکە ئیشارەم کرد ئەگەر لە زندانە شکنجەی دارویی کریان پیان دەوادریا ئەگەر مناڵەکەیان دەوایان پێدا گیانی لە دەستا لەگەڵێ ما تەماسکردن ئەمە مهمە ئەمە سەنەدە لە عینی حاڵە لەبیرمان نەچێتەوە لە هەر کوێکین ئەبێ تەلاشکەین بۆ ئازادی زندانیانی سیاسی و بەنظر من ئەمە ئەرکی گشتمانە فقەتی خانەوادەکان نیە بەتایبەت ئایسە لە ساڵگەردی ئابانینەوە هەشتا تعدادی لەو خانەوادانە هەن لە زندانە زۆر لەو کەسانەی وا لەنەوە هەشتا دەستگیرکیان هێشتا لە زندانان هەر لە حزێمکانی ئەدامیان کرد بە جرمهای واهی کەسم وجودی نەبووە بەو بۆنەوە مهمە عالم مەخسم 24 26 عالم هەفتە ئێترازاتێک سوورەت بگرێ کە جمهوری ئیسلامی بزانێ کە نەتەنها ئابان ئیدامە هەیە بەڵکو انقلابی ژیان ئازادی ئیدامە هەیە بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز خاتوو شیوا مەحبوبی وتەبێژی کومیتەی خەبات بۆ ئازادی زیندانیانی سیاسی بۆی کە بەشدار بوون لەم بەرنامە تایبەتدا زۆر سپاس لایەوە زۆر سپاس بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون هیوادارین کە ئەم بەرنامەشتان بەدڵ و بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان